حل الإزار جلەکانیان زۆر شۆڕە کرد، عەقدیان نەئەکرد، دائیمە لەژێر پایان ڕێیە کرد بۆ کیبر و خۆیەلا. فجلی مسلمان نابێت لە قاپەڕەقەی بچێتە خوارەوە، لەژێر پای بێت. ئیمامی عومەر ڕزای خوای لێ بێ کاتێ لێدرا لە کاتی سەرمەرگا بوو، گەنجێک هات وەسفیە کرد، فەرمووی یا عومەر تۆ حکمت کرد عەدالەت بووی، تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهێتی بۆت دا، تۆ جەنەتیت، تۆ ئاوهای. زۆر نەسیحەتی کرد، بەڵام کاتێک کەوتە ڕێ گەنجەکە سەیرەکات جلوبەرگەکەی لە ژێر پای ڕێیەکە، بانگی کرد، فەرمووی بۆم بانکەن، بۆیان بان کرد. فەرمووی ئیرفع ئیزارەک، جلوبەرگەکەت بەرزەوەکە، فإنه أتقى لربك جلوبەرگی کورت أتقى لربك وأنقى لثوبك يا وأبقى لثوبك. جلوبەرگەکەت ئەمێنێتەوە درەنگە دڕێ، وأنقى لثوبك پاکە بێت. دەتۆ جلوبەرگەکەت با لە ژێر پاتا ڕێ بکە، دائیمەن پاڵدەمت ڕزاوە پیسە، تەقوای خوایتیان نییە جل شۆڕ بێت. مەڵێ بۆ تەکەبورم نییە، ئەگە بۆ تەکەبورت نییە بەرزی بکەرەوە. ئەوە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە فیعلی قەومی لۆط حل الئیزار، جلوبەرگیان شۆڕ بوو.